ام کاتان باش بارزان ئێمە لە شاری کەرکۆکین بەرنامەی دابێش ئەم شەو لە شاری کەرکۆک پێشکەشەکەین بێگومان سیاسەتی تعریب تەبعیز تەهجیر تەرحیل سیاسەتی سڕینەوەی شوناسی ڕاستەقینەی شاری کەرکۆک سیاسەتی تێکدانی دیموگرافیای کەرکۆک لە ئێستاشدا بە شێوای جیاواز هەوڵە درێت کە پێکهاتە ڕاستەنەکەی کەرکۆک بە هەر شێوەیەک بێ لە کەرکۆک بسرێتەوە. ئێمە هاتوین لە کەرکۆک لەگەڵ بەرپرسە ئەمنیەکانی کەرکۆک لەگەڵ خەڵکی کەرکۆک لەگەڵ چاودێرانی ڕەوشی کەرکۆک باسی ڕەوشی ئێستای کەرکۆک و پاشە ڕۆژی ئەم شارە بکەین کە بەپێی هەموو بەڵگەنامە حاشە هەڵنەگیرەکان کەرکۆکێک و شارێکی کوردستانیە. ئێمە لەگەڵ میوانەکان بە تایبەتی کە هەند لە بەرپرسە باڵەکانی ئەمنی کەرکۆک میوانی ئەم شەوی بەرنامەکەمانە باسی ئەوەکەین گەل و ڕەوشی ئەمنی کەرکۆک هەر بەم شێوەیە بێ چی بکرێت کە ڕەوشی ئەمنی کەرکۆک جێگیر بکرێت کە پرسی ئەمنی لەم شارێکێکە لە پرسەسکارەکان هەروەها باس لە پاشە ڕۆژی ئەم شارەکەین پاشە ڕۆژی شاری کەرکۆک بەرەوچی ئەڕوا ئایا مەلەفی کەرکۆک پاشە ڕۆژی کەرکۆک سیاسیە ئانیاساییە سەرکرداتی سیاسی کوردستان کە خۆی بەخاوەنی ئەم شارە ئەزانێ پێویستە چی بکە لە مەودووە ئەوەی ڕۆی ئەوەی لەمەودا پێویستە چی بکێت کە لە وەکو چاودێرەکان ئەڵێن کەرکۆک لەمە زیاتر تەحملی ڕەوشەکە ناکە لە زۆر ئاراستەوە سیاسەتێکی تند بەرامبەر کەرکۆک و پێکهاتە ئەساسیەکەی پەیڕەو دەکرێت. بۆ ئەمە بەسەش میوانداری بەڕێزان ئازاد جەباری سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی پارێزگای کەرکۆک حەمید سەرحەد قادر بەڕێوەبەری پۆلیسی قەزا و نەحیەکانی کەرکۆک هەروەها داناسکەری ڕۆژنامەنووسی کەرکۆک و کۆمەڵی مەوانی تریش لە خەڵکی کەرکۆکمان کردووە بەڕێزان. ئێمە دوای بینینی گرنگترین دیمانەکانی ڕووداوەکانی 21 مانگی ڕابردوو لەگەڵ میوانەکان بەردەوام بین لەسەر ئەو باسکردنی ئەو پرسانێک کە باسم کرد. ئێستاوان چەکە قورسەکانیان جێگیرەکەن بۆی بەرپەرچی هێرشەکەی ئەو چەکدارانی داعش بەڕاستی هەتا چە کورد مابێ لەم شارە ناتوانێت داعش باید بیسی بکات ئەم شارەوە. چەکدارانی داعشی تێدایەوە لە نێو مزگەوتش کە لە منەوە دیارە بەڵێ کاک ئازاد لە بەڕێستانەوە دەست پێکەین بە حکمەوە سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی پارێزگای کەرکۆک دوێنێ کۆبوونەوەیەکتان هەبوو بە تایبەتی ئەو ڕووداوانەی دەرەنجامی 21 مانگی ڕابردوو کە لە کەرکۆک ڕووداوە کە بەشێک لە دیمەنەکان ئێستا بینیمان چی ئەنجامێکتان لە چارچەوەی کۆبوونەوەکە بەدەستگەیشت بە تایبەتی ئەو ئەنجامانە کە پێویستە ڕایگەشتی ئاگادار بێت. زۆر سپاس بۆ بەڕێزانە سپاس بۆ کاک سەرحەد لە واجبەوە هاتۆ بۆێرە جێگای ڕێز و تەقدیرە سپاس بۆ کاکیان بە حەقەت پێشەکی سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانمان هەر جارێک ئەم گروپە تیرۆریستیە هێرشەکات کۆمەڵێک گەنجمان لە خێرە گەنجی ئەمە شەهیدە بێ و بریندارە بێت تەنها کوردیش بازەکەی داوە ئەوە پێویستە باز بکرێ کاتێک کە داوای کۆمەک و هاوکاریەکەی بۆ پێشمەرگە تەنها کورد و برامەسیحەکانە هاوکار ئەبن ئەمانە هەمووی ئەوەیە دەرەنجامی کۆبنەوەکە کۆبنەوەیەکی زۆر ڕێک بوو سەراحەتی تیا بوو ئیعادەی نەزەر لە خوتەی ئەمنی بکرێتەوە لە هەندێک شوێنە بەڵام ئەوەی ئەم جارە کراوە هێزی پێشمەرگە و ئاسایش لە کەرکووکا کردێتی هەیبەتی داعشکا ڕەنگە کۆمەڵی خەڵک وایە بزانایەوە ئێشمە ئەمامە خەڵک وایە زانی داعش گولە نایبڕێ داعش دەعبایەکە دێتە ناوم شارەوە چیەکە ئیسپاتیش بۆەوە کەمێک ڕەنگە خێزان ڕەنگە و خزمانش ئەوانەی وە ئامادەن بزانن کە خەڵکی کەرکووک دەرنەچوو وەک بڕیاریاندا کە دروشمێکیان بەرزەوە کردوتیان ئێمە شەرەف و کەرامەتی خۆمان ناکەینە خەڵکی مۆسڵ و سووریا دیفاع لە خاکی ئەوەشە دروشمی هەموو کەرکووکیەکان بوو برا عەرەبەکانیش و تورکمانەکانیش ئاشانێ ینی دەستکەوتێکی گەورە بوو تەلاحمی ئەم جارە بەڕاستی جێگای شانازی هەمومانە کە توانیمان ڕوبەڕووی ئەم بەڵام قسەتان لەسەرەوە کرد کە چی بکرێت جارێکی دیکە ئەمە ڕوونەداتەوە جارێکی دیکە خەڵک نەبێت بە قوربانی
من لە قسەکان جەنابتەوە تاوەکو تیرۆرستان و کە وەختی بەعس ڕووخا ئەوە چەند ساڵە خەریکن ئەم گروپە دروست بووە بۆ گیانی کورد و بۆ گیانی عێراقیەکان و بە تایبەتیش کەرکووکیەکان ئەمە بەڕاستی لە هەموو هەوڵێکان هەچ وەختێ فرسەت ببینن ئەوان بێنە لە کەرکووک بدەین ئێمە لە ئامادە باشی بووینە هەموو کاتێک زانیاریە بێ قەنەعەتەکەی یعنی کەرکووک دابەشەکرێ بەسەر هەموو ئەوەی قاعدە ئەسکەرەکانە خۆیان 200 و 300 ئەڕۆن و ئامادە باشیان تایە ئەگەرک و ئامادە نەبوونایە چۆن ڕوبەڕوویان نەبوونەوە بەڵێ کاکەزت کۆمەڵێک بۆچۆنی جیاواز هەیە لەسەر ئەوەی کە ڕوویداوە لە 21 مانگی ڕابردووە ئایا لێکۆڵینەوەیەکی جدیدان کردووە بوتان ئەنجامە ڕاستەقینەکەی دەرکەوتووە هۆیەکەی چی بووە؟ هۆیەکەی هۆی چی؟ ئەوەی ڕوویدا ئێمە سەرکەوتنمان بەدەستێناوە باشە من یەک پرسیارە لە تۆ کەم شار هەیە یەک داعشێ نەچێتە ناوە شارەکە چۆڵ کراوە ئێمە 200 داعش هاتۆتە ناوە ئەوەی کوژراوە خۆی شاردەوە حەشارداوە باشە ئەمە دەستکەوتێکی گەورەیە گەرێ باسی بکەین ئێمە ئەم گروپە تیرۆریستیە کە تەدریبی 1000 شوێنی کردووە لە ئەفغانستانەوە تا ئەگاتە شوێنەکانی کا بێت لە ناو شارێکی مەدەنیە لە بەیانی زووە مناڵ و ژن و خێزان هەڵسێنێ پێشمەرگە و ئاسایش ڕوبەڕوو بێت و تەوەقع ناکەی بەڵام ئەم 200 کەسە کە باسێکی چۆن هاتن ئەم 200 کەسە بوو هاتن بۆ ئەو ڕێگای بچڵ بکەن بەڵێ ئەمە لە بینی پێشمەرگە لە بینی حەشد شابی فراغێکەیە فراغێکی ڕەنگە هەندێک برادرە لێ 5 کیلۆمەتری 6 کیلۆمەتری ئەویش هۆکارێکی سیاسیە حساسیت دروست نەبێت لە بین هێزی پێشمەرگە و حەشدا توش مشکلە نەبن خۆشببختانە ئەوەش هێزی پێشمەرگا گەدار کراینەوە و کاکسەرحەت بە ئاگایە کە خندەقی گەورە لێدراوە و کاری پێویستی بۆ ئەکرێ بەڵام لە کۆبنەوەکە گەرباز بکەی بڕیار درا غورفەی عملیات بە شێوەیەکی کاتی نەبێ بە دایمی لە کەرکووکە بەردەوام بێ هەمان بووە بەڵام کاتی شەر نابێ کۆبوونەوەکە بەردەوام بێ و ئەبێ جەنابی لیژنەی باڵا سەرپەرشتی بکە و ئەو هێزانەی دێ خۆیان لە دەرەوەی کەرکووکە گەربێن خۆیان بەوە بزانن و ئاز لەوێ وەرگیرێ ئەمە شتێکی باشە ئەوانەی کەوا ئیسبات بووە کەوا پەیوەندیان بە داعشەوە هەبووە کە بوونەتە کردکێوان ئەمانە نابێ گەرە چارەسەر بکرێن بدەی خاڵێکی زۆر گرنگە ئەوانە کە ئەو برادرانات نەبیجان لێبێ داعشەکانی ماڵی داعشەکان لە سلاحەدین و ئەنبار دەرەکرێن معقول نییە وان دەریکەن بێننی بۆ کەرکووک یان ئێمە ماڵە داعش هەبێ ڕێگا بدرین لە کەرکووک ئیتر ئەوە نەفەسی نهاییمانە ئەبێ شارەکەمان بپارێزین بە هەر هەمومانەوە یەکێک لە تەوەرە گرنگەکانی بەرنامە ئێمە باسی ئەوەشە بەڵێ تەبەن سوپاس بۆ توش کاکە زات بۆ جەنابی کاک ئەمیر سەرحەدیش کە ئێوە لە ئەرکدا بوون ئەرکتان کێژە هاتن بۆیە بێگومان ڕایگشتی خەڵکی کوردستانیش زۆر بە مەراقم بزانن لە کەرکووکی ڕوادا لە زاری ئێوەوە بەڵێ برێس ئەمیت سەرحەتێوە لە ئەرک هاتون بۆێرە لە ئێستادا ڕەوشی کەرکووک وەکو کاکازاتوتی زیاتر نەتەوەی کورد مستهدەفە ئەوەی کە قوربانیش داوە زیاتر خەڵکی کورد بوون پێکاتی کورد بوون لە پارێزگای کەرکووک حتا ئەو خوو بەخشانش کە هاتوونە سەرجادە بێگومان لە هەموو تەمەنەکان تیا بوون بوتان لەم لە چارچۆی ئەم ڕۆداوانە چی دیار بوو لە کەرکووک سەرەتا سواز بۆ جەناوتان سواز بۆ برایانی بەڕێز کاک ئازاد و کاکدانا و بە خێراتنیە میوانە بە ڕێزانە شەکەین دیارە ڕۆژی ئەمنی کەرکووک ئێستا بە شێوەیەکی باش تاکو ئەتوانم بڵم حەدێکی زۆر باش دەژێت سەیتەرەی هێزە ئەمنیەکانایە هێزی پێشمەرگە سەنگەرەکانی پێشەوەیان پاراستووە لە ناو شارە هێزەکانی ئاسایش و پۆلیس و هەموو دەستگا ئەمنیەکانی تر لە ئەرکی ڕسمیدان و بڕیاری ئەوەش دراوە کە غورفەیەکی عملیات دروست بێوە کۆی کە کاگ ئازاد ئیشارەتی پێە ئەو غورفەی عملیاتە کە جەنابی محافظ خۆی سەرپەرشتیەکە هەموو دەستگا ئەمنیەکان تایە بەشدارە بن ئەو خەلەلانەی کە هەبووە نقاتی زوعف کە لە شوێنێکە بۆ ئەوانە هەموو لە کۆبوونەوەکان بە تێر و تەسەلی باس کرا بڕیاردرا ئەوانە بە زووترین کات مەعالەجە بکرێت و هە شوێنێک باشترە باشتری بکرێت وە کۆکردنەوەی معلومات لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە لەسەر ئەو کەسانی کە هاوکاری ئەو تیرۆریسانی داعش بوون کە داخلی ناوشاریان کردوون یاخود لە ناوشارە شوێنەکانیان بۆ دەستنیشان کردوون شانە نووسەکان ئێستا هەموو دەستگا ئەمنیەکان سەرقاڵی ئەوە وەکو لیژنیە کە پێک هاتووە بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە لەو کردەوە تیرۆریسیا بەشدار بوون یا هاوکار بوون بە هەر شێوەیەک لە شێوەکان بەڵێ
تو وەکو بەڕێوەبەری پۆلیسی قەزا و نەحیەکانی کێرکوک هەکر لە ڕاگەیانەکان ئێمە تەقیمکەین ڕۆژانە هەواڵی ئەوە بڵاو بێتەوە کە ژمارەیەکی زۆری تومەتبار لەلایەنەوەوە دەستگیر دەکرێت لە ناو مشتەبەن یارمەتی داعشان داوان لەگەل داعشن زۆر جار خەڵکێکگرن پیاوە جلی ژنانە لەبەرە بەڵام ئەم کەسانە لەوانەیە بە هەزاران کەستان گێتە بێت تا ئێستا و ئەم کەسانەش ڕۆژ بە ڕۆژ عملیەکان تعقیدتر ئەبێ زۆر ڕۆژ بە ڕۆژ خەڵکێکگرێ بە تایبەتی ئەوانەی ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستاندا پێدانەکانیان کە یارمەتی ئەوانی داوای ئەو دووسە چەکداری داشکە بێتە ناو کەرکووکە هوی ئەمە چییە؟ دیارە دەستگا ئەمنیەکان هەموو سەرقاڵی ئەوانن گەڕان بە دوای ئەوانەیە داعش محاولەکە بە هەر شێوەیەک بێ بەجلی ئافرەتانەوە بێ ئیسفادە لە مناڵی مێردمنداڵ بکە لە ڕێگای خەڵکانی خۆیانەوە بینێرێتە ناو شار ئەوان شەڕێکی بەقوتان لەگەڵ ئێمە بە هەموو شێوەیەک محاولاکەن بەچی شێوەیەک بتوانن باری ئەمنی شاری کەرکووک تێک بدەن خەڵکی تر لە محافەزەکانی ترەوە بەرز ئەمی سەرحەت ئەو خەڵکانێک کە ئێوە دەگرن لەلایەن ئێوە دەستگیر دەکرێت بە شێوەیەکی ڕێکوپێک دادگایی بکرێن لێکۆلینەوە لەگەلدا بکرێت ئێمە وەکو دایری خۆمان ئازاد کە مەسوولی لیژنەی ئەمنی ئاگادارە ئێمە لە ماوەی ئەم 6 مانگەیە 65 چەکداری داعشمان گرتووە هەموو لە 15 ساڵ تا ئیدام تا 20 ساڵ بە مؤبەت حکم دراون و قایمەکانیشمان تەسلیمی برادەران کردو ئاگیان هەیە 101 کەسی ترمان گرتووە کە هەر لە خەلیە نووسەکانی ناوشار بوون و بەشدار بوون لە کارە تیرۆریستەکاندا چی وەکو چەکداری داعش بوون یا پێش داعش لە قاعیدە و ئەنسار و گروپەکانی ترایشان کردووە ئەمانەش هەموو حالە کراون و ئەوراقەکانیان لە ماوەیەکی زۆر کەما کۆتایی پێ هاتووە ئەوانەش هەموو بە تاکید حکومە بن هەر کەسە بە گوێرەی ئەو تاوانانەی خۆی کە کردوێتی بەڵام زیاتر باسەوەیکە قەزا و نەحیەکانی کەرکووی بە تایبەتی لای باشوورەوە بوونەتە مولگەی تیرۆریستان بەردەوامەوە خەڵک دەگیرنەوە خۆتەڵی هەر هەیە هەر تەواو نابن بوو خەڵک دەگیرێ بەڕاستی کە بڵێ دەمە خەڵکگرتن دووسێ شێوە خەڵکگرتن شێوەیە خەڵکگرتن ئێمەوادا چینە هە شوێنێک بە موافقەتی دادوەری لێکۆڵینەوە چین موافقەتیوان وەرەگرین موافقەتی قائیدی شوڕتەی کەرکووک وەرەگرین ڕئیسی مەجلیس ئەو کاتە هێزێکی هاوبەش دەچێتە ئەو شوێنە سەیرەکەی عایلەیەک لە محافەزەیەکی ترەوە هاتووە بەبێ ئەوەی هیچ دەستگایەکی ئەمنی ئاگادار کا لە شوێنێکا دانیشتون جاری وها بۆ ئێمە چوین کەسێک بگرین بە شێوەی گومانیەکراو کە خەڵکمان گرتووە بە شێوەی گومانیەکراو لە ماڵەکە دوای بۆمان دەرکەوتووە بەرز گەورەترین تیرۆریست بووە بۆ نمونە هەفتەی پێشوێمە لە سنووری قەزای داقوق لە هەڵمەتێکا بە دوای کەسێکی تر ئاگەڕان خاڵۆزایەکی سەدام حوسێن لە ناو تەنکەری ئاوە خۆی شاردوو بووە چوارچێکی پێبوو کۆمەڵێ موادی تەقینە و کەرەستەی عسکەری و ئەو شتانەی پێبووە یانی تەفتیشەکان بداهەمەکان چی لە ناو هێزانەی ناو شار ئەوانەی دەرەوە شار ئەتوانم بڵم بەڕاستی هەدەفی خۆی پێکاوە ئەو بەرنامانی کە داعشەی بووە یا گروپە تیرۆریستەکان هەی بووە ئەوانە پوچەڵ کراونەتەوە بەدەیان جار ئیرهابیەکان لە ڕوبەڕووبوونەوەکانە لەوانەیە کوژراون دەست بە سەر چەک و تەقەمەنیەکی زۆرا گیراوە دەست بە موادی ئەو موادانی کە هێناویانەتە ناو شارەوە جاریوە هەبووە نزیکی تەنێک موادی تەقینەوە گیراوە لە دەرەوەی شار لەم چارچەوە زۆر جا سەرنج لە سەر دادگاکان هەیە لە کەرکووکێ لە ئاڕاستەکە دون و بەڕێوە بردننی ئەو کەیسانە ئایا لەو ڕوویەوە هیچ کێشێکتان بە دروست دەبێت دادگا ئەو سەیری ئەو کەسە ئاکا کە تۆی گیرید ئەو کەسە کە تۆ ئەگیرێت بە بەڵگە و مسەمسەڕازینە لەو باڕوونی کەم بۆ جەناب تۆ کەسێک کە ئیگەری کە شاهەتی لەسەر کە احترافی تەواوی هەیە کە بەڵگە و مسەمسەکی لەسەرە دادگا ناتوانێت ئەو کاتە نکۆڵی لێ بکات بەڵام تۆ کەسێک بگیری و هەر لە بیدایە تۆ بڵێ ئەمە گەورەترین تیرۆریستەوە هیچ بەڵگە و دەلالەت و شتێکی لەسەری نەبێ بە تاکی دادگاژە و کاتە کە هیچ شتێک نەبێت لەسەری ئازاد دەکرێت ماوەیە گەمێنێت تۆ 72 ساعت داوای کۆکردنەوەی معلوماتەکە لە دەستگاکان دادگا ئیشی خۆی کردووە ئێستا ئێمە لە ئیشوکاری دادگا ڕازین حاکمە بەڕێزەکانی ژەوان کەوتنەوە بەرهێرشی ئێرهابیەکان تا ئێستا چەند جاریان کەسیان شەهید بۆ لێ بریندار کراوە تهدید کراون تا حدێکەوانیش ئیشی خۆیان کردووە بەڵێ ولی کاکی دانا کەرکۆک دڵی کوردستانە کەرکۆک قودسی کوردستانە کەرکۆک سمبولینەتەوەیە کەرکۆک هێلی سۆرە کەرکۆک ینی زۆر جار سەرکردایەتی سیاسی باشووری کوردستان لەسەر کەرکۆک زۆر ئەم قسانە وتراوە لە ڕووی سیاسیەوە چۆن ئیدارەی چۆن لایەنە سیاسیەکان ئیدارەی کەرکووک لەم ئاراستە کراوە تو چۆن لێ ڕازی تا ئێستا زۆر سوپاس بۆیەوە سەرەتا سەری ڕێز و نوازش بۆ جانی پاچی شەهیدانی 21 ئۆکتۆبەر دادەنێوێنین هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین دەستخۆشی لە خەڵکی قارەمانی کەرکووک و هێزە ئەمنیەکانەکەین کە بە شێوەیەکی قارەمانانە بەرەنگاری ئەو چەکدارە نەبوونەوە بە خێراتنی ئەم ئازیزاناکەین بە خێراتنی برای بەڕێز کاکسەر حەدوو کاگازا دەکەم لە حقیقەتە لە دوای 2023ەوە کورد زۆر قسەی لەسەر کەرکووک کردووە پێش ئەوەش جگەلەوەی کە ئێمە بە درێژای 85 ساڵ قوربانیمان بۆ کەرکووک داوە بە هەموو شۆڕشەکانمان لە پێناو کەرکووک دوجار نەماون یان موامەرەی لەسەر کراوە
ینی هەموو ئەمانە باگراوندێکیەوەیە کە ئێمە شۆڕشەکانمان لە ئاستی سەقافی بەڵام دەرئەنجامەکە لە ئێستادا چوو نەبینیت دەرەنجامەکەی لە ئێستادا زۆر ئاڵۆزترە بە حکمی ئەوەی ئێمە با قسە لەسەر دوای 2023 بکەین کە لە دوای 2005 مەسەن دەستوری عێراقی بە شکڵێکی ڕسمیدا داڕێژرا لە مادەی 140 کە پێشتر مادەی 150 بوو کێشەی کەرکووک لە کێشەیەکی سیاسیەوە بوو بە کێشەیەکی یاسایی کە ئەمە خۆی کاریگەریەکی زۆر خراپی بەسەر دۆزی کەرکووکەوە بێت چونکە لە حقیقەتە ئێمە کەرکووک نسبەیەکی زۆر کەمە لە عێراق لە چاو شیعە و سنە بۆیە بەردەوام مماطلە لەگەڵ تۆکان و بەردەوام هەوڵی ئەوە دەن کە مەسلەی کەرکووک لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسی و دوا بخەن بە حکمی ئەوەی هەم گرفتی سیاسی و هەم گرفتی اقتصادی هەیە و ئەم گرفتی دۆخی وەزعی عێراق لە دۆخێکی نالەبارە و زایدەن ئەوەی کە ئێمە هەم پەرلەمانتەرەکانمان هەم وەزیرەکانمان نەیانتوانیوە بە شکڵێکی چڕوپڕ کار لە سەرگەڕانەوەی کەرکووکیان ئیشکردن لە سەرگەڕانەوەی کەرکووکەم بۆیە بەردەوام وای تەرخەمیەکە لەو ڕۆیە بەڵێ ئەمە بەوە خۆی بەشێکە لەو کاریگە بەشەکەی تریەوەی کە دۆخی کوردستان لە دۆخێکی زۆر نالەبارە قەیرانی دارایی کە تووشی هەرێمی کوردستان بووە بەڵام تو بەسەی 2023 تا ئێستاکەوە لە 2014 زیاتر لە ئیدارەی هەرێمی کوردستان ئەو کێشانە بوو خۆ کێشەی کورد ئێستا فعلەن ئێستا زۆرترە کە ئێمە بەداخەوە تا ئێستا وای لێ هاتووە شەرمەکەین باس لە مادەی 140 بە حکمی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان استراتیجێکی نەتەوەیی نەبوو ئیشکردن لەسەر استراتیجی نەتەوەی ئەوەندەی تر هێزەکانی کورد لە بەغا بە هێزەکە بەڵام ئێمە نەمانتوانی و ڕاستە ئێمە هێزە کوردیەکان لە کەرکووک هەبوو بەڵێمە باسی کەرکووی بکەین کە لەوەیە کەرکووک لە فۆرمێکی تایبەتە لە دۆخێکی تایبەتدا هەیە ئەو هێزانەی کە کاریگەریان لەسەر کەرکووکی هێزە کوردستانیەکان ئایا خۆیان استراتیجێکی نەتەوەی نیشتیمانی بوون بۆ پرسی کەرکووک نەخێر هیچ کام لەو هێزانە هێزی استراتیژی نەتەوەینەوە بە حکم ئەوەی هەڵبژاردننی کوردستان لەسەر ئاستی سیاسی دۆخێکی نالەباری لە کوردستانە بەجێهێشت بوو بەوەی لە شارەکانی تری کوردستان لەسەر محاسەسە و لەسەر زۆرینە و دەسەڵاتی ڕەها و قۆڕکردنی دەسەڵات لەلایەن هێزە سیاسیەکان لە هەر شوێنێک لە سلێمانی لە هەولێر لە دۆک ئەمە وای کردبوو لە کەرکووک شکڵێکی تر ببینی ئەو شکڵەوەی کاریگەری خراپی بەرزان بێگومان میوانی تریچمان هەیە ئەمە ئەوانیش لەگەل من بێگومان سەرنجیان هەبێ پرسیاران هەبێ بۆ میوانەکان بەڵێ ئەو مامۆستا بەڕێزانە کرد سەرنجێکان هەبێ ئەو مامۆستا بەڵێ فەرموو بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتری میوانە بەڕێزەکانەکەین بەڵام با لە یادمان نەچێت هەر لە مزگەوت و لە قاعەکانی تەعزیە و مناسەباتە فاتحا بۆ ڕوحانەتی شەهیدەکانە نەرین لێرەشەوە بڵێین سورەتێکی فاتحا چکون بەرەکەت و ڕەحمەتە بۆ ڕوحانەتی پاکی شەهیدەکان ئینشاءالله الفاتحة ئینشاءالله ئەوانەی کە لەو وەحداتانە ڕۆینە هەمویان شەهیدن ئەهلی بەهەشتن فەرمایشی پێغەمبەری خوای لەسەر عەلەیهی سەڵات وسەلام دەستخۆشیان بەرنامەتان یەکەین لە جەنابەکە ماندووبوونە ئێمە وەیە ڕوودا زۆرە لەسەر کەرکووک ئەگە لەسەر ڕژێمی بەحس و هەتاکو ئەمڕۆ پێشووتریش هەر کەرکووک ئەحتا زۆر بوو بەڵام ئێمە بین بە دوای حەلا بگەڕین بە دوای حەلێکا بگەڕین کۆتا نەجاتمان بێت هەموو کاتێک کۆبوونەوە لە مەحافەزەی کەرکووک و لە حیزبەکان و لایەنەکان نەکرێت بۆی مدەیەک هێورە بێت و دوای شتێ سەر حەلێکی کۆنکرێتی بام ڕەوشە چییە؟ حەڵێکی خاصم بۆ داعش و ئەمثالی داعش ئێستا شتێک هەیە نەیشارینەوە ئێستا ئەو کتێبانەی کە داعشەی خوێنێت ئەمثالی داعشەوەی خوێنێت بەناو خوا و پێغەمبەرەوە ئەگەر ئێمە تەحقیقێ بکەین مداهمێ بکەین بەسا و کۆمەڵێ مزگەوتی لە ناو شاری کەرکووکە نەفسی کتابە کە داعشای خوێنێت بۆ نمەیەکێ لەو برای ماوەسایەکی بەڕێزمانی مامەقەتی و برایەکی یەکێ لەو پێشمەرگانەیە کە دەیەکیان کرد لە سنووری داقوقا کۆمەڵی کتابەکانی محەممەدی کوڕی عەبدولوەهاب و ئیبن تەیمیەیان گرو ئێستا مزگەوتەکانی کەرکووک پڕە لە کتابی محەممەدی کوڕی عەبدولوەهاب و ئیبن تەیمیە کە ئیدعای سەلەفیەت دەکەن خوایان لە ئەسڵا وەهابیەتن ئەمە ئێستا لە کەرکووکە مەسئول بەرامبەر خوای گەورە ئەم پیاوە بەڕێزانن کە دایمە ماندوو بوونە لەسەر جەنابیانە کە بگەڕێن نەفسی کتابە چونکە بەناوی دینەوە ماوەسەیان کافرەکەن بیدعاکەن ئەمە یەکەم خاڵە دووەم خاڵ بۆی زەرەکانمان کەم بێتەوە بۆی ڕۆڵەکان مەمنونینەکە بە کورتی مامۆستا بەڵێ یەکەم دووەم خاڵەوەیە جەماعەت هەمووتان ئەزانن کەرکووک پڕە لە ساری درع کاتێک کە تو داعش دوو دڕندا خۆیە کاتە قەسرێکی وەکو ناو کەرکووکە وەکو ماڵێکە وەکو دووەمیزە وەکو شوێنێکی تر کاکە مەسئولەکان ئەم ساری درعانیان بۆ چییە؟ با دوو ساری درع بنێرن لە جیادی دەڕۆ لە شەید با دوڕۆ لە شەید بێ ئێمە ئەوکەینە پرسیارێکی سەرێکی مامۆستا سوپاسێکەرە و مامۆستای بەڕێزیەتر ئەکرد بە کورتی سەرنجتان هەبێ بۆی هەمووتان کاتان نەبێ سەرنجی خۆتان بڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم بداية داواکەم لە خوای پەروەردگار ئینشاءالله شەهیدەکانمان بە هەر شیپان و بەرین شاد بکە ئینشاءالله و
بە شەهید لە لای خۆی قوبوڵیان بکە ئینشاءالله. و من پاڵپشتی قسەکانی مامۆستا ئەەکەم. طبعا ئێمە وەکو مامۆستایانی ئاینی لە شاری کەرکووک دەیان جار ئاگداری بەرپرسانی ئەمنیمان کردوتەوە لە شاری کەرکووک و بەرپرسانی ئیداریش لە کۆبوونەوەکانی ئەوقافشا و لە کۆبوونەوەکانی هەندێک لە بەرپرسانی ئەمنیشە پیان ماوتۆ کە ئەم شاڵاوی لە بیدایەتکەوا داعش هاتوو کەوا عەرەبەکان هاتن بۆ شاری کەرکووک کەوا پیانەوترێ نازحین ئەمانە کە هاتن بۆ شاری کەرکووک پیانمانوت لە بیدایەتی شوتمان ئەمانە خەتەرێکی زۆر گەورن بۆ سەر شاری کەرکووک هەوڵ بدەن ئەمانە لە کەرکووک دوور بخەنەوە بیان خەنە کەمپەکانەوە ئەمانە خەتەرن بۆ سەر شاری کەرکووک بەڕاستی ئێستا ئەمانە بوونەتە بەڵا بۆ شاری کەرکووک ئەوە هەموو بەرپرسە ئەمنیەکان ئەزان ئەوانی ئەم هێرشانەیان ئەنجامدا زۆرێکیان لە نازحین و ئەوانە پشتگیریانیان کە لە ناو شاری کەرکووکایە بۆی ئێمە ئەمە لە بیدایەتەوە ئەم شتە ماوتووە بۆ ئینە قسەکانی مامۆستاش ئێمە بۆ ئەوەی وتت جەنابەت وتت چۆن بە وەکو کۆنکریت ئەم یعنی بینە بێشی ئەم مەسئلەیە ئەویش ئەوەیە کە وەک مامۆستاوتی ئێمە بەس بە ئەمنیەت یعنی بەس بە شەڕ و بە چەک ناتوانین بەرەنگاری داعش بینەوە ئەبێ بە فکر بەرەنگاری داعش بینەوە ئەو فکرە پیس و گڵاوی کەوا ئەوان هەیەە کەوا ئێستاکە ئەوان ئەو کتێبانی کە ئەوانی خوێندنەوە لە مەرجەکانیانە گیراوە لە ناو سنگەرەکانیانە گیراوە هەمان ئەو کتێبانە لە مزگەوتەکانی کەرکووکە هەیە لە ناو کەرکووکە و لە ناو مزگەوتەکان ئەو کتێبانە ئەخوێنرێ بەڕاستی ڕۆڵی یەکێتی زانایان و ڕۆڵی ئەوقاف ئەبێ زیاتر بێ لە شاری کەرکووک بۆ ئەوەی بتوانین ئێمە وەکو فکرێکی کۆنکریتی بەرەنگاری داعش بینەوە. بەڵێ مامۆستا سوپاس بۆ سەرنجی تۆ. بەڵێ کاک ئازاد بێگومان لە چارچوەی ئەو کەسانەی کە دەستگیر کراون کە یارمەتی هاتن یا نزیکەی 200 داعشیانداوە هەندێکیان تەڵەبەی جامیعان ینی کەسی نخبەوین کەسی ئاسایی نین و مامۆستاکانیش باسی کۆمەڵێک ئاراسە کرد بۆ چونیەتی دروستبوونی ئەو خەڵکیان. سەرنجیوە لە سەرمە چییە؟ وەڵام من سوپاسیەتی مامۆستاکەم بەڕاستی دایما مامۆستای ئاینی لە هەچ وڵاتێکە پاڵپشتی شۆڕشێکیان کردووە حتمما سەرکەوتوو بووە لە چی لە دیانەی مەسیحیا و چیریش لە ئیسلامە کە لایەنە ئیسلامەکە پاڵی داوەتە شۆڕشەکە و سەرکەوتوو بووە ئەوان ڕابەر بوونە من پشگیری 100% قسەکەیانەکەم مشکلەکەوەیە کەوا لە بەغداوە داواکەن کولی ئیمام عەزەم بکرێتەوە خۆیان ناگەدارن کە وەختی ڕازی نەبی هەزار بڕووبیان و دەرئەکرێکەوە بۆ ئەمانە دژی دینی ئیسلامن ئەمانە کێشە من نمونەیەکتان بۆ دێنمەوە زاناریم پێگا مامۆستایەک لەوێ یعنی تەدریسیە یعنی ماستەرشی نییە ئەڵێ یەکێک ناوی نابە مێکێ لە مامۆستاکان تەنسیبە لە بەغاوە بۆ ئیمام عەزەم وتێتی تۆ کوردی وتێتی وتێتی معقول نییە کورد لە ئیمام عەزەمات دەرز بڵێتەوە بۆ چوونی شۆڤینێت گەیشتۆتە ئەوەی کەوا کوردی شادە هێناوە و دەرزەڵێتەوە ڕێگری بکرێت لەو لە شارەکەی خۆتە کاکەزات ئەوە بە مامۆستاکان باسی مزگەوتیان کە مزگەوت بەکاردێنن باسی ئەو عەرەبانەکێت کە لەم ئەخیرە هاتوونەتە ناو کەرکووکە بەبوونەی ئەو ڕەوشە لە ناوچەکانیان هەیە تو باسی زانکۆکانیش کرد کەواتە ڕێوشێنی ئێوە چییە بوونە هێلانیان ئێمە ئەوانەی کەوا لە زانکۆکانە دوو گیراوە لە زانکۆی کەرکووکە لە ئیمام عەزەم دوان گیراوە ئەمانە من وا ئەزانم ینی ڕەنگە مامۆستاکانش تۆزێ هین بێت وا حەسەکە ئیمام عەزەم بەڕاستی بەس تەخەڕوجی خەڵکی شۆڤینێتەکە لە پێناو دژایەتی کوردنی ئەم میلەتەوە کاتێکە برا عەرەبەکان 19-20 دەوڵەتیانەیە باسی دەوڵەتی کوردی ببێ بە خێر و شەر دژێ وەستنەوە کاکە تۆ حەقداتە خۆت 19 دەوڵەتەیە بۆ ئەم میلەتە حەز نەکەن ینی هەندێکە بینی یەکێک حەسەن عەلەوی باسی دەوڵەتی کوردیەکە هەر هەموویە بێ ئەڵێن ڕەجمی بکەن باشە تاکەی ئەمە دژایەتیە کرێ بە معنای کەلیمە کەواتە ئەم دژایەتیە چون نایە لێوە چی ئەڵتەرناتیڤێکتان هەیە؟ مامۆستا ئێمە حدودی سنووری کەرکووکمان داڕشتۆتەوە بە خوێنی شەهیدەکان و ئێمە سەحب ناکەین ئەوە سنووری خۆمانە گەرێ هەموو کورد بزانێت بەڵام لە ناو کەرکووکە وازێکی تر هەیە ڕەوشێکی تر هەیە کات ئێمە سنووری خۆ ئێمە ئیتاری یاسایی بۆ ئەم سنوورە دانرا وڵاتێکمان بوو ئەوانش دێنە سەر ڕکێ بەڵام لە وەڵەوە کورد کە خاوەنی کیانی خۆی نەبووە بە غەریبی ئەزانن بە غەریبی ئەزانن توان و توانجمان لێ بدەن
کە بەرلەماندانرا وتیان ئێمە شتێکمان بیستووە کە کوردیە نەمان بیستۆ بەرلەمانی کورد دەبێت. بەڵێ کاک ئەمی سەرحەت وەکو لە چارتێ قسەی مامۆستان و قسەی کاکازادیش ئەمانە دێن لە ڕووی هزرێکی تونندڕەوی نەتەوەیە دژاتی کورتەکەن لە کێرکووکە، لە ڕووی ئاینیەوە دژاتی کورتەکەن، لە ڕووی زانکۆوە دژاتی کورتەکەن، لە ڕووی لە مینبەری مزگەوتەکانیشەوە دژاتی کورتەکەن. ئەوەی لەسەر عەردی شەبینرێ بە تایبەتی 21 مانگی ڕابردە وەحدە سەنەی زۆربەی زۆری قوربانیەکان کورد بوون. کەواتە ئێوە چی ڕێوشێنێکتان هەیە بۆ سنووردانانی ئەم دیاردا؟ بەڵێ وڵا سواز بۆ وتە بەڕێزەکانی هەردوو مامۆستا بەڕێزێمە من سەد لە سەد لەگەڵ قسەکانی جەنابیانام بەڕاستی مامۆسایانی ئاینی دەورێکی زۆر باشە بینن. باشترین بەڵگەژ یعنی داعشەکان کە زۆر جارەوان ئیسیفادە لەواکەن ئەم جارە یەکێک لە مزگەوتەکان نابوون چەند کارمەندێکی ئاسایش و دەستگا ئەمنیەکان و خەڵکی مەدەنیان شەیدکە مزگەوتەکە ئەمەدە پیرۆز بوو بەلای ئێمە تەقەمان لە مزگەوتەکە ناکەی بەڵاموان لە مزگەوتەکان و تەقییان ئێماکەی. بۆیە بەنسبەت ئەو وتارانی کە لەوێ ئەخوێنرێتەوە لە کۆبوونەوەی لیژنەی ئەمنی پێشووتریش باسی ئەوە کراوە ئاگاداری چەند ئەجیزەیەکی ئەمنی تایبەت کرا بۆ ئەو مەبەستەکەوان متابعی مزگەوتەکان بکەن و متابعی ئەو مامۆستایانە بکەن و متابعی ئەو کەسانە بکەن کە خێریکی وتاری تونڕەوین و کە محاولاکەن گەنجەکان کۆ بکەن و ئەم هەفتەیە کەسێکمان متابعەکەن ئیجراتی جدی ئیجراعاتیش کراوە ئەم هەفتەیە کەسێکمان گرتووە کە ئیمام و خەتیب یەکێک لە مزگەوتەکان بۆ لەژێر دەسەڵاتی داعشە هاتووەتە ناو شاری کەرکووکەوە کە خەڵکی پەروەردە کردووە خەڵکی گاڵ داوە بۆ ئەوەی کە وتوێتی کورد نەتەوەیەکی کافرن چیتان پێکرێ بێ بچن بۆ جیهاد لەگەڵ داعشا بن کۆمەڵەشتی و تۆ خۆی بەدەمی خۆی ئەڵێ وتمە پەشیمانیش نیمە ئێستا لامان تەوقیفە بە پێی مادەی 4 ئیراب پێرێ لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە ئیفادەکانی تەزیح کراوە بۆ پێشووتری چەند کەسێکی تر هەر لەو بابەتانەمان گرتووە لە ماڵی مامۆستایە خەڵکمان گرتووە کە خەڵکی ئێرهابی بۆ چەک و تەقەمەنیمان گرتووە. ئەوانە زیاتر لە کەم پێکهاتەی شاری کەرکووک ئەوانە لە پێکهاتەی برانی عەرەبی سون نەبوون. عربی هاوردە ئەوانی ئێستا نا ئەوانە عربی هاوردە نەبوون خەڵکی سنووری قەزای حەویجە و ناحیە ڕاز و ڕەشاد بوون. ئەوانی کە وەکو ئاوارە ئەو ناوچانێکە شەڕی تیادی بۆ سنووری کەرکووک سەرنج لەسەر ئەوانیشێ. ئێمە بەنسبەت ئاوارە مامۆستا باسی شتێکی کە ئەوەی کە جێگای دڵخۆشی بێ ئێمە حەزەکەین هەموو تاکێکی کەرکووک ئەوە بزانێ ئەم جارە بەڕاستی عربی کەرکووک لەگەڵ داعشا نەبوون. ئەگەر لەگەڵ داعشا بوونایە نەوانەیە شێوە ئینتیفازەیەک دروست ببووایە. ئاوارەکانیش هەتا ئاوارەکانیش بەڕاستی ئەوانی کە لە خێمەکان نابوون کە پۆلیسی لێ بووە ئاسایشی لێ بووە هیچ حرەکەیەک لەو سنووریان نەبووە لەناو ئەوانە. بەڵام ئەوان شانە نووسەکانیان بەڵێ هاوکاریان بووە ڕێگەیان پیشان داون بەقەڕاتی پۆلیس و ئاسایش و بارەگای ئەحزاب و معرەزیان پیشان ناوە کە سیارەی دەرئیتیا بۆ توێتی و سیارە دەرعانە برن ئیسفادەی لەکەن بچنە سەر دائیرەکان. ئەم حاڵەتانە بووە بەڵام بۆ کۆی کە ئێمە بڵین هەموو عربی کەرکووک و خەڵکە ئەوانەی کە ئاوارە بوون لێرە لەگەڵیان نابوون ئەوانە لەگەڵیان دەبوون بە ڕێژەیەکی زۆر کەم ئەگەر خەڵکێک تەیدی کردو بێت. بەڵێ کاک دانا کورد وەکو پێکاتەیەکی سەرەکی لە شاری کەرکووک بێگومان پێکاتەی تریشە لە شاری کەرکووکەیە بوو ئەم پێکاتانە وەکو کورد جددینینە لە پاراستنی ئەمنیەتی ئەم شارە ئەمە حقیقەتێک ئێمە باسێکەمە لایەنگری نییە لایەنداریش نییە لە بەرەمە وازی کەرکووک بەم شێوەیە کورد قوربانیا داهێزی پێشمەرگەی کوردستان سنوورەکانی پارێزگای کەرکووک ئەپارێزێرە بەڵام هەڵویستی بەشێک لە پێکاتەکانی تر بەم شێوەیەکەوە باسەکەن بڵێ من بەرەوەی وەڵامی پرسیارەکەی دۆم هەندێم لە حەزم لەسەر قسەکانی کاگازاد هەیە بەڕاستی لە حقیقەتە دەکرا ئێمە دان بۆیە بنین کە خەرقێکی ئەمنی کراوە لەم شارەیە و زیاتر لە 100 چەکداری داعشاتوونتە ناو کەرکووکۆ ئەمە کەم نییە. زائیدەن ئەوەی کە بەداخەوە ینی بەشێکی زۆر لە بەرپرسانی ئەمنیەوە کاگازات خۆی بەرپرسی ئەمنی کەرکووکە ئاماری داعش تا ئێستا ئامارێکی دقیق نییە ئەمە زۆر خراپە بۆ سایکولۆژیەتی ئەوانەی چانە خەوتوەکان ئێستا کاک ئازاد وتی 200 کەس پێشتر مەسەرەن وتراوە 100 کەس دوای وتراوە 120 کەس ئێستا تۆ ئەڵی 100 کەس خەڵک لە ڕووی سایکولۆژی و ئەمە جۆرێک لە ترس لە دەرونیە ئەمێنێتەوە وەکەوەی بڵێ هێشتا 100 کەسی کەماوە لە ناو کەرکووک اختیفای ئەمە بۆ خۆ حاڵەتێکی خراپە ناکری ئێمە بەم شکڵە بێ لەبەرەوەی ئەبێ ئامارێکی دقیقمان هەبێت. بەڵێ پرسیارە دواتر ئاڕاستەیەکەن بەڵام خاڵێکی تر بەوەی قسەی ئەم دوو مامۆستا بەڕێزە من قەت لەگەڵ ئەوایە نیم بدرێتە سەر مزگەوتەکانەوە کتێبەکان بسووتێرەندرێ حقیقەتە مامۆستا خۆتان جەنابتان یەکێکتان لەوە وتان پێویستە فکر بە فکر ڕەت بکرێتەوە کەواتە شکست لە هێزە علمانیەکان و لە هێزە ئیسلامیە میانڕەوەکانن
ئێوە ئیشتان چییە بۆ ئەوان کاریگەری ئەو کتێبەتون ڕەوانە تەسیریان چی ئەکا بۆ ئێوە هەوڵ نادەن ئەو خەڵکە لە ڕووی میان ڕەویەوە و لە ڕووی حەزارەتەوە ئێوە کاریگەری ئێوە کەواتە خەلەلەکە لە لای بمبەخشن کەواڵم خەلەلەکە لای هێزە ئیسلامی میان ڕەوەکانە و خەلەلەکە لای هێزە عیلمانیەکانە دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت لە حەقیقەتە خۆی هەموو ئامەرەکان لە دژی کووردە ڕاستە پێکاتەکانی ترش قوربانیان داوە ڕاستە پێکاتەکانی ترش بە شێوەیەک لە شێوەکان بەشداریان لە شۆڕش کردووە بەڵام بەو شکڵی نییە بەو شکڵە نییە بەڵام کورد قورساییەکەی لەوەیە کە بە درێژایی زیاتر لە 6 ساڵ 65 ساڵ شۆڕشەکە و خەباتەکە و کوردە قوربانی داوە و کورد هەوڵی گەڕانەوەی کوردستانەکە بۆ کەرکووکەکە بۆ هەرێمی کوردستان ئەمانە هەمووی عاملن بۆ ئەوەی کە تۆ بەردەوام هێزە شۆڤێنیەکان و هێزە ناسیۆنالیستەکانی تر کە بەردەوام کورد بکەن بە قوربانی و تەنانەت هەوڵەدەن لە ڕێی ئەمەی کە کورد بکەن بە قوربانی پێکاتەکانی تریش بکەن بە دوژمنی کورد مەسەرەن دێن لە تورکمان نادەن دێن وەکو ئەوە خۆیان نیشاندن کە تورکمان پشتگیریانەکە ئەوەی قسەی کاک سەرحەد منش تەئید یەکەم ئەگەر ئەم هێرشەی ئێستا لەم کاتەیە کرا ئەگەر 2 ساڵ پێش ئێستا بکرایە من تەسەورم دەکرد حاڵەتەکە زۆر خراپ بوو چونکە بەڕاستی تیرۆرستان و خەڵک بۆی دەرکەوت تیرۆریستیە و ئامانجی تیرۆریستیە و ئەو ژیان و ئەو فەزایی کرد ئەوانی تێدا بۆ چی کاریگەریەکی خراپی بەسەر دنیای خەڵکەوە بەڵێ سپاس ئەگەر زۆر بە کورتی مامۆستا ئەگەر مایکێک ئیشی ئێمەیە کە ڕەدی ئەو نەوع فکرێ بدەینەوە بەڵێ ئیشی ئێمە دایان جار بە ئەوقاف ماموتووە تەنەها جا بە دکتۆر نەجمەدین ماموتووە بە کاک ئاسۆ مامەد ماموتووە بە محەممەد کەماڵ ماموتووە لەم شارەیە بەڵام لەولا کتابێک دێنێ واسی حکاگەڵی ئەم مزگەوتە فکرەی خراپ بڵاوەکاتەوە کاکە ئەم مزگەوتە بیدعە بڕاو کاکە ئەم مزگەوتە هەموو خەڵک بە کافر دانا تۆ ئیشی چییە ئەوقاف ڕائیش بۆ ئەوکایش بۆ من ناکە مزگەوتە و جوانەکە مزگەوت من کەواتە خەتای ئەوقاف یەکێتی زانیان تێ ئەوقاف کزا یەکێتی زانیان کزا مەحافظ کزا حزبەکان هەمویان کزن مەسئولیت لای ماوەسای ئاینی نییە ماوەسای ئاینیمانەوە فکرەیەکی جوان و ڕێک و پێکی هەبووە فکرێکی لەو ئەمثالی داعشە چکمەمانە لای من هەموو یەک داعشە بەڵام داعشێکی بێچەکن ڕۆشتۆ تەنها مامۆسایەکی فکرە پاک لابدا بۆی مامۆسایەکی تونڕە لادا بە ئیدعای ئەوەی کە ئەمانە دەنگ بۆ لایەنێکە دەن زۆر سپاس مامۆستا زۆر سپاس فەرمووە کەرەوە بەڕێزە بەڵێ ئەیکە بە کورتی بەڵێ بڵێ لە سەرەتا سەر و ڕێز بۆ شەیدانەی مانگی ڕابردوو بستێکی دا ئەوە لە هەمان کاتا ڕۆڵی هێزە خۆبەخشەکان بەرزن خێرین لەو ڕۆژەدا کە بەرهەنگانی تیرۆریستانی داعش بوونەوە ئەوەی ڕاستی بە من یەک مەترسیەتر لە دوای داعش وا بەرە کۆتاییە ڕوا ئینشاءڵڵا بەڵام ئەو مەترسیەی کە لەو خەرقامنی کە هاتوونەتە ژوورەوە لە بینی داعش و پێشمەرگەیە حەشدی شعبی و پێشمەرگێ ئایا حەشدی شعبی ناوێتە مەترسیە لە داهاتووە لە چەند ڕۆژی ڕابردوو هەر لەم کەناڵی بەڕێستان ڕاپۆرتێکمان بینی 200 چەکدارێکی حەشدی شعبی بە بیانی پاراستنی بارەگا و حوسێنەکانیان پۆشاری کەرکوو گاتنە ئایا حەشدی شعبی و پرسیارم وە کاگازادە حەشدی شعبی مەترسیە دانانە لەسەر کەرکووک بە دووبارە بگەیشت سەرنجی دەگەیشت خاتونێک لە پشتەوەکەرە و بەشداری بکە و خاتونە سپاسەکەین بەڵێ فەرموو خێراتتانەکەم داوامان بەراکەسی بەڵێ سپاسەکەین فەرموو بە خێراتتانەکەم دەستخۆشتان یەکەم داوا ئێمە ئەوەیە بەس ئەم عەرەبانە دەرچێ لە کەرکووک ئەگەر بەدەست ئێوەیە ئێوە خۆتان هەڵدن بڵان هێزە ئەمنیەکان ئەگەر بەدەست مەحافزەیە ئەوە ئێمە هەمومان ئەومان ئەو شتەمانەوێ ئەم عەرەبانە دەرچێ دوگو کەس و کاریشەی چیت هەیە لایەنە سیاسەکان ئەرکان شەیدم بڵێ خێزان شەیدم بەڵێ داواکارمانەوە ئەم عەرەبانە دەرچێت ئەنی پێت وایە ئەو عەرەبانە کام عەرەب هاوردەکان ئەم هاوردانەیە هەموو شوێنی باشە لێرەتر بۆ ڕاتەوە ڕاتەوە ئێمە شوا بە خاوەنکرێن لە شوێن خۆمانە ها ئەوان لێمە باشتر بە خێوەکرێن شوێنیان باشە خواردنیان باشە در بۆ ڕۆنەوە بەڵێ سپاس بۆ تۆ فەرموو زۆر سپاس بە خێراتنی هەرسە میوانە بەرەزاکەم ئەگەر مەجالم بدەی من دوو خاڵم هەیە خاڵی یەکەم دەستخۆشی لەو هەموو ئەو خەڵکە خۆبەخشاکەم کە لەو ڕۆژەیە کەرکووکیان پاراست دەستخۆشی لە هێزە ئەمنەکانەکەم بەڵام لەگەل ئەوە شعبی ئێمە هێزێکی تایبەتمان هەبێ بۆ ئەم بارودۆخانەی کە ڕوەدا ئەو هێزە چێ بەڕای تو چێ ئەبێ هێزێک دروست بکرێ وەکو قواتێکی تەدەخلی سەرێ فریاکەوتنێک بۆی لەم بارودۆخانەیە لە کەرکووک تا ئێستاوە نیە هێزێکی ئەوهانیە هەر کەسێک لەلایەکەوە بەڕاستی
ڕاستەکەت پێ لەم شتەکان بە حزبی کرا حتا هێزەکانی شەندی حزب بۆ خۆی شتەکانی ڕائکێشە پرسیارێکی گرنگە سوپاس پرسیارێکی گرنگە شتێکی ترم ماوە ئەگە عفوم بکەی دۆخی کورد ئێمە کێشەی کورد لەناو خۆمانە لەناو خۆمان ئەم کێشەمان هەیە ئەگەر کورد لەسەر ئەمە ساسە بڕوا بۆ 100 ساڵی تریش هەلێکی وەکو ئەمڕۆی دەست ناکەوێتەوە چونکە ئێمە کورد لەناو خۆمانە تەبانین ئامادەن بڕۆن پشتگیری لە مەسوولێکی لە سەرۆکێکی عەرەب بکەن ئامادەنین پشتگیری لە ڕەوای خۆمان ئازاد باستەوە دەکرێت کە سێ وەفدی حەشدی شعبی لەم ئەخیرا هاتوونەتە کەرکووک باستەوەیەکێک کە بەشێک لە هێزەکانی حەشدی شعبی لە هەندێک ناوچەی کەرکووکێ بە تایبەتی ناوچە تورکمانشینە شیعەکان تەواجدی ئەم هێزە ئەو هەموو هێزەی لە کەرکووکەیە پێویستە ئەم هێزە بێتە کەرکووک بەڵێ پرسیارێکی تو گەشت کاک ئازاد بەڕاستی حەش شعبی هەر جوولەیە بکە بە ڕەزامەندی ئیدارە و حکوومەت و هێزی پێشمەرگەی کوردستانە و هێزی پۆلیس و کەرکووکە ناتوانێت لە خۆیانەوە هیچ کەسێ بێتە ئێراوە دڵنیابن کاتێکە دێن پێویستان بەوە هەبوو کە هێزە لێرە بێ ئێمە هێزی هەشتاتووە پاشەوەی شەرتەوا بوو هاتووە وتێت ئێمە ئامادەین وەزگایە ئەوان ئەو ڕێگایانە بکرد ئێمە زانین شتەکان قەناعەتان بە نیەت پاکیەوەیە ئێمە برادر هەواڵینە ئێمە نابێ هەموو خەڵک لە یەک ساتە بکەینە دوژمنی خۆمان ئێمە پێویستمان بەوە هەیە کۆمەڵی ئیشەکانمان بە دیپلۆماسیەت و بە سیاست بەڕێ بخەین و هەندێکی شێوە وابوو ڕوبەڕووی داعش بووینەتەوە بە خێر و شەڕ نووساوەتە ئێمەوە خۆگینا شەڕەکەیان لە شوێنە ترشیان توانی بکەن ئەوان مستهدەفن بۆ کەرکووک بەڵام ئەزمموی خۆرماتۆ هەیە ئەگە ڕخسەتم بدەی بڵێ ئەزمونونەکە هەر عینە کە ڕەنگە ماوەیەکی تر ئەگەرک و وەزعێ دروست بێ ئەوە من مقابلەیەکم کردووە پێش ئەم وەزعانە وتومە ئێمە نابێت لە شەڕی مووسڵ و شەڕی حەویجا بەشدار بین پێشمەرگەمان با هیلاک نەبێت لەبەرەوەی گرێکۆنەیەکی تر هەیە لە پێشمان ئەمە وتراوە بەڵام هەموو شتەکان ناوترێ لە کاتی خۆیان باش ئەگەر ڕخسەتم بدەین حەشد شعبی کاتێ دێ بە تەلەفۆن پەیوەندیەکەن دێن دانیشتنە لەسەر گردنی حەویجا موافقاتی وسولی لە مەحافظەوە کاک سەرحەد کێ هەمووی هاتووە قسەکان کراوە کاک کەمال کەرکووچیە هەموو بەڕێزەکان لەوێ بوونە ئەمە قسە کراوە ئایا نیەت بە کورتی ئەوە باسیەوانەیە ئایا مەترسیتان نییە لە مستەقبەل ئەو حەشدی کێشە بێت ئێمە تاکو ئێستا هەموو بە ئیتفاقات لەگەڵ حەشد شعبی و لەگەڵ هێزی عێراقیە هیچ کێشەیەکمان نییە ئێمە هەمومان یەک دوژمنێکمانەیە بەڵام لە ئایندەوە ڕەنگە ئەمە کێشەکان کاتێکە بە ئێمە بڵێن پێشمەرگە باسەح بکاتەوە کەواتە ڕەنگە بەڵێ ئەگەر قسەتم بدەیبان من جوابەکان ئەگەر بە کورتی ئەو خشکە ماوتی نازیحەکان 115,000 خێزانە من ئەندامی لیژنەی نازحینیشم ئەمانە هاتوونە لەسەر داوای دەوڵەتی ڕێسوزەرا و جەنابی محافظ ڕەزامەند چەند هەزارێک گەیشتە 50,000 115,000 خێزان 700,000 نیوەی کەرکووک زیاترە ئێمە شارێکین لە عێراق کە داوات لێکەن تۆ ناوێ خۆت تەمەڕوت بکەیت لە واقعان نەچوونەتە سەر هەرێمی کوردستان ئێمە بەردەوامین و دەستمانش پێ کردووە مشکلەی ئێمە دیالەیە ئەوەی هەچ کارساتێکی دڵتەزیێن لەم شارە ڕووەتا خەڵکی دیالە یەکێکی دوانی تایە بەڵێ سپاس من نیشتە بەکانم ما بەێ سپاس کاتمان زۆر کەمەوە پرسیاریشمان زۆرن کاکەمیت لە کەرکۆک فەرهێزی هەیە ئاسایشی پارتی و یەکەتی هەیە نزیکێت 10,000 پۆلیس هەیە بێگومان هێزی پێشمەرگە هەیە زۆر هێزی تریش هەیە ئەو بەڕێزاڵێ ئێمە پێویستمان بە هێزێکی ئامادە باشەیە کە هێزێک بە هێزێکی تەواڕە بێ لەم ئەحداسانەی ئەخیرە کۆمەڵێک خۆبەخشی زیرەک هاتنە پێشەوە لە سەرجادەکان شەڕیان کە شەهیدیش بوون هەیە بوو سەرنجیان لەسەرەوەیە ئێستا داوای هێزێکی ترەکە خەڵک حەقێتی داوا بکە کە هێزێکی ئەسکەری باشە بێ یاخود هێزێکی مەشق پێکرا و لەبارەوە تا ئێستانیە لە کەرکووک هەیە بەس باڕوونیکەینەوە بە جەنابان ئێمە دوێنێش یەکێک لە خاڵەکان کە باسمان کردووە کە ئازاد کردیە بۆ باسی ئەو خاڵە کراوە کە تشکیلی قوتێک بکرێ ئەو قوتە کە لە پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و باقی دەستگا ئەمنیەکانی تری تیابێ و کەسێکی باش سەرپەرشتی قوتەکە بکە و قوتە مەشق و ڕاهێنان و سیارەی دەر ئەو کۆمەڵی پێداویستی وەکو بیکەیسی و دۆشکە و قەناست ومانیان بۆ دابین بکرێ هەر حرەکەیەکە شتێکە بێت ئەو هێزە یەکەمیش هێز بێت کە حرەکە بکا بۆ ئەو شوێنە بەڵام بەنسبەت هێزی ئەم جاری کە داخل بوون
ئەو چەکدارانی کە داخل بوون بە پێی دوو معلوماتێکیان جەنامە دوو تا ئێستا تاکیدین وایە 100 کەسن یا 200 کەسن وایە ئەوانەی کە بەڕەسمی کە وەکو خۆیان کە باسییان کردو لە هەندێک لە ڤیدۆکانە دەرکەوتو ئەو بەڵگە و مسەمسەکانی کە کەوتوتە دەست هێستا ئەمنیەکان لە سەروی 120 کەسەوە هاتوون لە سەروی 120 کەسەوە هاتوون 98 کەسیان تاکو ئێستا لێ کوژرا و جەنازەکانیان لەبەر دەستی هێزە ئەمنیەکان و خەڵکی بە شەرەفی کەرکووکا بووە چەند کەسێکی تریان ئەوانەی کە گیراون لە سلێمانی و لە هەولێرن ئەوەی احترافەکانیان پیشان درا کە لەوانن وەتە سەوری شەکەین تا ئێستا خەڵکی تریان ما بێتەوە شادرا بێتەوە چی لە ناو شارە یا لە دەرەوەی شارە و خەڵکیشانە بۆ خۆی تەقانوێتەوە بە کەڵکیەوە نەهاتووە کە جەنازەکەی کۆ بکرێتەوە ئەو حاڵەتانەشە بووە لەوەشە چی خەڵکیشان گەڕابێتەوە هەماهەنگی و هەموو هێزەی لە ناو کەرکووکە هەماهەنگیتان چۆنە لە چه ئاسێکدایە ئێمە کۆبوونەوەی دەوریاتمان هەیە هەموو دەستگا ئەمنیەکان بەشدارە بن بەوانی کە سەر بە حکومەتی هەرێمن بەوانی کە سەر بە حکومەتی ناوەندن هێزی پێشمەرگە و ئاسایش و پاراستن و زانیاری و دژە تیرۆرەکان ئەمانە سەر بە حکومەتی هەرێمن کە لەو کۆبوونەوەیە بەشدارە بن هێزی پۆلیس و چەند دەستگایەکی تری ئەمنی هەیە لە ناو شاری کەرکووکە ئەمانە سەر بە حکومەتی مرکزین بە هەمان شێوە بەشدارین ڕاستە دوو هێزی ئاسایشەیە بەڵام هەردوو هێزەکە ئەوە کاگازات دەتوانێت زیاتر شایەتی لەسەرەوە باوەکو یەک تیم میشەکەن تەنسیق و هەماهەنگیەکی زۆر باشەیە لە بینی هەردوو ئاسایشەکەیە و واجبەکان تاکو ئێستا بێکەوە هیچ ئەشکالێکی ئەو تۆ نەبووە لە بینی ئاسایشەکانە ئەوە کە جێگای خۆشحاڵیە و خەڵکی خۆبەخشی کەرکووکیش بەڕاستی ئەم جارە و پێشووتریش و هەموو کاتێک لە شەڕەکانیشا لە ڕوبەڕووبوونەوەکانیشا لەگەڵ هێزی پێشمەرگەیە بەڕاستی دەوری زۆر باشیانە بۆ شەهیدیان داوە برینداریان ئیسیفادە لەمە بکرێت بەڵێ ئیسیفادەیان لێکراوە بەڵام ئەگەر بکرێت بە شێوەیەکی باشتر تۆزێ تەنزیم بکرێت ئەوە ها زۆر باشترە بێ چونکە ئەم جارە هەموو خەڵکی کەرکووک دەستیایەت هەر کەسە لە ماڵی خۆیەوە پێشمەرگە بوو ئاسایش بوو پۆلیس بوو دیفاعی دەکردووە فەرمایکەرەوە بەرێزە قسەمان بکە بەڵێ فەرمو دەستخۆشی کەناڵەکەتان یەکەم و بەرنامەکەتان بە خێراتنی ئەو میواناکەم منۆ کوبرایەکی شەهید قسە لەو سەرم بابەتەکەم کە لە 21 مانگی ڕابردوو ڕوویدا بەڵێ ئێمە ئەوە ئەزانین ئێستا ئەگەر ئێستا دەرچین بۆ ناو شاری کەرکووک هیچ مەفرەزەیەک لە جادەکان نبینین من لە ئەسراوە هاتوومە گەیشتومەتە ئەم جێگایە تەنها بەس خەڵکی خۆبەخشم بینی و لەبان جادەکە واجباتی گرتووە ئەمە خاڵک ئایا پلان چییە بەرنامە چییە بۆ ئەم ئایا پەنێکمان وەرنەگرت لەم ڕووداوی ئەخیرە منیش باسی ئەسراتان بۆ دەکەم من خۆمە گوت تاکێکی عشرەتی کاکەی کە عشرەتی کاکەی دەستی هەبوو لە بەرگریکردن و هێرشکردن و دەستگیرکردنی تیرۆریست و هەروەها کوشتنی تیرۆریستن و خوێن بەخشینیش و ئێمە بە خوێن بەرگریمان لە شاری چی ئەکرێت بەو شەهیدانە چی بەرنامەیەک لەگەڵ حکومەتی بەغدایە سەلیم جوبری ئامادەیە لە بەغدا و بێت تەنها لەسەر ئاوارەیە قسە بکات ئایا خواردنەکەی چۆن و سیارێکی گرنگە ڕوبەر میوانەکانەکەین بەڵێ کێ قسەمان بکە ئەگەر بە کورتی کاتمان کەماوە بۆی بەڵێ فەرمو سەرەتا دەستخۆشتان لێکەمە بە خێراتنی ئەم میوانە بە ڕێزانەکەم پرسیارێکم بۆ کاگازات دەکە بەرپرسی لیژنەی ئەمنی شاری کەرکووکە ئایا کاگازات ئەوەی لە 21 مانگ ڕوویدا ناگەڕێتەوە بۆ لاوازی دەستگا ئەمنیەکان عێراقیان بە تایبەتی مخابراتی عێراقی ئایا بۆی هەوڵ نادەن بۆ ئەوەی ئەو دەستگا ئەمنیانی کە کوردستانەکان هاوشێوەی عێراقین هاوشێوەی مخابراتی عێراقی پاراستن و زانیاریەکان لە شاری کەرکووک سەرنجی تۆ گەشت پاسەکەەوە بەرەزەمان قسە بکات دەمێکی مخابراتی عێراقی ئەو دیارە هیچ دووسۆز شاری کەرکووک و کوردەکان نین بەڵێ بەڕێزەکەر مڕاتی کاتی مەرکەی ئەو بەڕێزانە باشە ئێوەش قسەی خۆتانکەن ئەکە بە کورتی دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بە خێراتنی و میوانە بە ڕێزانەکەم سەری ڕێز و نوازش بۆ 21 ئۆکتۆبەر ئەو شەهیدانە دانوێنم پرسیارم لە هەر سێ بە ڕێزەکەیە لە 21 مانگە ئێمە لێرە و لەوێ و پێش ڕووداوە کەش بیستمانە خۆیان باسییان کردووە زانیاریمان هەبووە لەسەر ئەم هێرشەی داعش لەسەر ئەم هێزە کە گوایە دێ بۆ کەرکوو زانیاریتان هەبووە لەسەرەوە بۆ ڕێوشوێنی تونند و تۆڵتان نەگرتە بەر پێ تۆ نەگیراوە بێ نەخێر نەگیرەوە یەک دقیقە بەس مەجانم دەرێ سعات 6 و بەیانی ئەو ڕۆژەی ئەو ڕووداوە ڕوویدا من لە سەر دسرەکە بووم لە بەردەم بەدالە لە سێ پۆلیس زیاتری لێ نەبووە سێ پۆلیس ناو تەسفیرات نا بەڵام بەردەم بەدالە تەنان نەیانتوانی شەیدەکانی خۆیان بگرن خەڵکی ئەو شارە نەبایە کاکە خەڵکی ئەو شارە نەبایە تێگەشتی ئەتوانین بڵێن وەکو موسڵی لێ هات بەڵگەوە ئەو قساناکەم لەبەر ئەوەی زۆرینەی تێگەشتی خەڵکەکە ئەوە سەرنجی تۆ گەیشت پاسەکەەوە بەرەزە
سپاس بێەوە بە خێراتری میانە بە ڕێزەکان تکایەکە بە کورتی کاتمان زۆر کەماوە بۆی سەرەتا لەوەتی شەڕی داعشە کاریگەری زۆر خراپ لەسەر هاوڵاتیان دروست کردووە لەسەر دەرونی هاوڵاتیان لەسەر ئابووری و ئەمنی و سیاسی ئەم شارە وێران بووە بە تەواوەتی پرسیارەکەم ئەوەیە هۆی چییە کەس تا ئیستا دەستی لە کار نەکێشاوەتەوە یا حزبەکەی لێپێچینەوەی لەگەڵکە یا سزایەکی بدا خەڵکی زۆر خەڵکیش باسی لەوە دەکەن کە بەرپرسانی شارەکەمانە لە دەرەوەی ئەم شارەیە سەرنجی تۆ گەیشتەکە زۆر بە کورتی تکایە کاتمان چەند دقەیەک ماوە ئەگەر یارمەتیەکتر بدەم بۆی ئەوانیش پرسیارێک ماڕاستی کاکسەر حەدەکەم ئایا کێ بەرپرسیارە لە هاتنە ژوورەوەی داعش بۆ ناو شاری کەرکووک پرسیارێکم ئاراستەی کاکازادی شەکەم کێ بەرپرسیارە لە ئەمنیەتی ناو شاری کەرکووک وەڵامیشە دەیتەوە ئایا بەکردار ئەیسەلمێنی ئایا دوای ڕشتنی ئەو هەموو خوێنە کاتی ئەوە نهات و هەردووی ئاسایشی یەکێتی و پارتی ژوورێکی هاوبەش پێک بێنن بۆ ئەمنیەتی ناو شاری کەرکووک تەواوەکەرم بەڕێزەش بەڵێ پێشەکی بە خێراتنی هەموو لایەکەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامێ بە کورتی من زۆر نیگەرانم لەوەی کەوا ئێساکانە خەڵکەکە لێرانە کەوتوتە وێزەی یەکتری کە ئەوان بوون بۆ خۆیانم شارەیان پاراست و ئەوەی کەوا کەم تەرخەم بوو لێرانە ئەو بەڕێزانە بوون کە ئێساکانە ئەلێرەدان بەڵێ کاکەزاد کاتمان چەند دەقەیەک ماوەیەکە بە کورتی سەرنجام جواب بدەنەوە بەڕێزان باسی ئەم مەوزوع وایە کاتێکی باشت بدایەتە هەر ئەو بڵادەنە ئێمەش ئێمە من باسی ژووری عملیاتەکەم کاکسەر حەدەنێکی باس کرد هێزێکی هاوبەش لە هەموو هێزەکانی ناو کەرکووک دروست دەکرێ کە وەکو چەکوشی ئامادە چی ناوێکی لێ بنین ئەوە دروست دەکرێ ئەو چەکانەی بەکە تەجربەمان هەیە ئەو فرە دەست ڕێژە خراپەی زیاتر بوو لە باشی ژورە ئێمە بە قومبەلەی فرمێسک و یان شتی تر بەکارێنین لە ئایندەوە برادەران کەس کەم تەرخەم نەبووە قەنەعەتەکەن ئەو هێرشەی داعشی ڕابی کردێتی ئەگەر پاڵپشتی ئەو گەنجانە نەبووە لەگەڵ هێزەکانمانە سەرکەوتو نابن ئێوە لە ماهیەتی هێزی ئێمە کەم مەکەنەوە قەنەعەتەکەن ئێمە لە ناو ڕازانم چۆن بۆ چۆن توانیمانە ئیشەکان بکرێ کاکەین تخوا ڕوخسەتم بدە چەند دقەیەکی کەمان ماوە ئێمە ئەمە تەجربەمان لێ وەکو برادەرە وتی لە هەر خەسارەیەک دەرسێک ئێمە ئینشاڵە سەرکەوتون و خەسارشمان نەکرد بەڵێ کاک ئەمیت سەرنجی تۆ هەندێک سەرنجبێکە بە کورتی زۆر سواز بەداخەوە بابەتێکی فراوانە کاتمان کەمە وەڵام من دەمێ باسیەوە بکەم لە کاتژمێری تقریبا دوای 3.5 کە داعش لە حاڵەتی هجوومکردن بوو بە شێوەی ئینتیحاری و دوایەوەش هجوومیان کردە سەر هەموو زۆربەی دام و دەستگاکان و مرکزەکان و ئاسایی شۆمانە ئەوەی کە جێگای خۆشحاڵی بوو تاوەکو ئەو کاتی کە دنیا ڕووناک بوو لە دوای کاتژمێر حوتەوە هێزە ئەمنیەکان هەر کەسە لە شوێنی خۆیان بوون و مقاومەیان کرد و هیچ جێگایەک نەگیرا ئەو مقاومەی ئەم جارە هێزە ئەمنیەکان لە ناو شاری کەرکووکا کردیان ئەوەندە مقاوم ئەم پێشووتر کە داعش سووەتە محافەزەیەک ئەوەندە مقاومە نەکراوە گەرانتیادان دووبارە نەبێتەوەمە احتیمالە دووبارە بێتەوە داعش 13 هجومی زۆر گەورەی کردووەتە سەر کەرکووک هجوم هەبووە 300 کەسی لێکوژراوە بە هەموو شێوێک محاولەی کردووە کە باری ئەمنی کەرکووک تێکدا کێ دیفاعی لە کەرکووک کردووە کێ خوێنی ڕشتووە کێ شەیدیاوە کێ برینداریاوە ئێمە لەکەینەوە بەڵام ئەفوتخوا بۆی باجوابنەوە بەڵام هێزە ئەمنیەکان بە ئام بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە بە پۆلیسەوە بە ئاسایشەوە بە هەموو دەستگا ئەمنیەکانەوە بەڕاستی ئەو مقاومەی ئەوان کردیان مقاومەیەکی بێوێنە ڕاستە کەم و کوڕی هەبوو کەمە بڵین کەم و کوڕی یەک جێگایەکیان نەگر کەوان ئەلەمێکی داعشی لێ بەرە بەڵێ کاک دانا دوای سەرنجی تۆ لەسەر لەسەر پرسیارەکەی کاک ئاکۆ مەوزوعی ئێوە پێتان وا بوو دایانەوێ سوپایتر دروستکەن ئەوان مەبەستی ئەوە نییە مەبەستی ئەوە بوو ئەو خەڵکە خۆبەخشە کە ئەڕژێتە سەر شەقام بوو خوێنی خۆی ڕژێەوە شەهیدە بوو پێویستە لەمە دووار ڕێک بخرێتەوە مەسەرەن کۆمەڵێک پێشمەرگەی دێرین هەیە هەر مەجموعەیە لە گەڕێکێک بە پاڵپشتی مەسەرەن فڵان پێشمەرگەی دێرین ئەمانە پاڵنارێکی بێستر لە کاتی ئەم وەزعانێکە ئاوە دروست بێشەڵا دروست نابێتەوە ئەمانە ڕێک بخرێنەوە ئەمە یەک حاڵەتی دووەم هاتنی داعش بۆ ناو کەرکووک ئەوەمان پێڵێ لژنەی ئەمنی و پۆلیسی قەزا و ناحەکان تەنسیق نەبووە لە بینیانە مەسەلەن بۆ
ئەو فەرەغە ئەمنیەی کە لە بینی داعش و حەشد شعبی و پێشمەرگەیە هەیە ئێمە زانیمان بۆ احتیکاک دروست نەبێت لەبەرەوە بۆچی ئەم دوو هێزە تەنسیقیان نەکرد بۆ ئەو فەرەغە بەڵێ زۆر سپاس دیارە بەڕێزان بابەتەکەمان زۆرە لەگرێ بەڕاستی ڕەوشی کەرکووی بەم شێوەیە ماوەڵە دێن لە بەرنامەکانی داهاتوە بینە ئەم شارەش زیاتر باسی ڕەوشی ئەم شارە بکەین گەلێک سپاس بۆ میوانە بەڕێزەکانمان بە تایبەتی کاک ئەمید سەرحەد قادر و کاک ئازاد جەباری کە وەکو دوو بەرپرسی ئەمنی لە ئەرکدا بوون بەڕێسی ئەرکیان کێشە بۆێرە و سپاس بۆ کاک داناش بۆ ئەم میوانە بەڕێزەکانیشمان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەڕێزی بەرنامەی دابێژ بوون.